Nerededir bunlar? New York'un güneyindedirler, Manhattan'ın güneyindedirler. Dünyanın en büyük kulelerinden iki tanesidir. Ve bir uçakla 80. katına giriliyor. Şimdi birazdan o kulede çalışan Yine mama. canlı yayın konuğumuz olur. Seyri televizyondaka. O kulenin bütün iç yapısını anlatıyor. سيريا مبكى رولا لو قيامة استاوى İşte bu kulede, ikiz kulede gerçekleşiyor. چندی مانگا؟ 11 Eylül'e mama. O kulenin bütün 11 ايلولی 2001 ام بروارە لەبیر بێ ڕۆڵە o kulenin bütün ئالەم بەروارەوە نە دنیا وەکو خۆی دەمێنێتەوە نە تۆش وەرە دانیشە لێ ڕانجۆ دوو پیاڵە چای بێنە sevgili seyirciler, biz tam yerel saat yerel saat yani bizim saatimizde 16:55. 7 saat vardır Amerika ile aramızda. چارە نووسمان بۆچی لە ناولەپی دەستمان نووسراوە دەزانی بۆ تا لە کاتی پێویستە بتوانین بیشارینەوە ئەی بۆ بیشارینەوە چونکە هێز لە شاردنەوەدایە کەس چارە نووسی ڕاستەقینەت نازانێت پیاو مامۆ ڕووی نادات هەموو کەسێک باش بخوێنەوە وەرە کوڕی خۆم تۆزێ هەوا هەڵمژین هەر کاتێک وەکو ئەو شەو سەرمایەکە کاریگەر بێت لە ئاسماندا ئەستێرەکان دیار بن حەست بە ئازادی دەکەی؟ سیرکە منیش بە تەمامم ئەوە بڵێم پیاو لێرە بێ هەر ئەوەندە هەست بە سەربەستی دەکا ئێمە بۆ لێرەین هەوا هەڵدەبژین ڕۆڵە دەردی دڵیش دەکەین گازەندەت چییە ها؟ هیچ گلەیم لە چی هەبێ تاکە کەس تا ئێستا بەخشندان هەڵسوکەوت لێگەکردم تۆی باشە بۆچی من بۆ دەستێکی تینوی یارمەتی دەستم درێژ کرد نەدەبوو درێژی بکەم یانی بەڕێکەوت بوو کەسێ باوەڕی بە چارە نووس هەبێ باوەڕی بەڕێکەوت نییە هەر کەسێکیش باوەڕی بەڕێکەوت هەبێ ناتوانێت چارە نووسی لە ناو دەستی خۆی بشارێتەوە سێریم کتێبانە بکە هەڵیان گرە و بیان خوێنەوە دواتر بۆمیان بگەڕێنەوە تۆ چیت لە من دەوێ پرسیارێکی تر هەیە لە وەڵامی ئەو پرسیارە گرنگترێ ڕۆڵە ئەسڵەن تۆ چیت لە من دەوێ دەی لای تۆمان خۆش لەو شەوە بەدواوە مام ڕامیز بوو بە هاوڕێم هاو دەردم مامۆستا و ڕێپێشان دەرم ژیان وەکو ئاسایی خۆی لە لایەک دەهات و لە لایەک شتێ دەپەڕی مرۆڤ کاتێ دوورە و لە تاراوگە ژیان بەسەر دەبا ڕادێ لە سەردووری لە خۆشەویستانی و تەنانەت پێربوون و گۆڕانی شانی لە ئاسایی دەبێ کاکە ئەو ساڵ لە قوتابخانە باش بوو ڕێژیان لێنا هەموو ڕۆژ بیری لێ دەکەمەوە کە گەورە بووم دەبووم بە ڕۆژنامە نووس ئەو شتانە دەنووسم کە بەسەر تۆیان هێنا
لەسەر ئەو ژیانەش ڕادێک کە ڕاستیەکان تووشی دەکەن. تەنانەت لەسەر ژیانێک ڕادەیە کەسانی تر خەون بە ئاواتەکانی ئەو دەبینن. لەگەڵ زەمان مرۆڤ لەگەڵ هەموو ڕووداوێک ڕادێ، بێگومان ڕادێ، بەڵام لە بیریان ناکا. کە ئازاد کرای چی دەکەی عومەر؟ سزاکەم زیندانی داهاتایە مامە. ئازادکراین چی؟ باوا داینین تۆ ئازاد دەکرێ. چی دەکەی؟ سێرکە عومەر، ئەوە چوارەمی ساڵە لێرە پێکەوەی وانە؟ هەموو شتێکت بۆ باس کردومە. بوختانیان بۆ تۆ هەڵبەستووە، خیانەتت لێکراوە. بۆیە کە ئازاد کرای چی دەکەی ها؟ واز بێنە مامە، واز لەو شتانە بێنە. کە پرسیارێکی لێکرا وەڵام داوە. بەربووی چی دەکەی؟ دەمەوێت بزانم چێ وای کرد مامە. عەلی یان جەنگیز چێ وای کرد ئەیشان درۆ بکە؟ بۆ درۆی کرد؟ بۆ؟ نامەوێت بمرم بێ ئەوەی ئەمانە بزانم. با بڵێین ئەوانەت زانی. ئەو کات چی دەکەی؟ بە تەمای چیان لێ بکەی؟ ئامادەی؟ دەستا کێ دەبینی لە بەرامبەرت؟ کێ دەتەوێت بیبەزێنی؟ عەلی ئەو جارە کێ دەبینی لە بەرامبەرت؟ جەنگیز. تا هێزی ڕاستەقینەی خۆن نەدۆزیەوە ناتوانی بیان بەزێنی. دەیبینی بەم شێوەیە نابێ. نابێ. بەهار خوشکێ حەزم کرد جەم لە دەنگت بێ. دەنگم باش دێوانیە؟ زۆر بیرم کردووی کچێ لەوانەیە ئەمانگە بینە لات. ناجانە ئێوە دوومانگ لەمە بەرلام نەبوون؟ چۆنم؟ ئەوێت بەدڵە؟ زۆریش بەدڵمە. لەندەن زۆر خۆشە، دەرمانی باش شەمەرگرتووە. من بۆ بۆنەیە تەلەفۆنم بۆ کردووی. بۆچی؟ چارەسەرکین و کاریگەر پەیدا بووە. تازە لێرە بەکاردێ، شەوازێکی تازەیە. پڵم لە هەر شوێنێک ئەمە هەبێ ئەنجام دراوە. وەکو نەشتەرگەری جێ مەترسی نییە؟ نازانم، بەڵام خوشکێ خدا دەکات چاک دەبمەوە بە سڵامەتی ڕزگارم دەبێ؟ مەترسیەکەی چەندە؟ 50 بە 50. نابەهار. بەڵام خوشکێ من دەمەوێت بیکەم. منیش دەمەوێت وەک خەڵکی بژیم. نامەوێت ژیان وەک بەندیخانە بەسەر بەرم. دەمەوێت وەرزشکەم، دەمەوێت مەلەکەم، یاری بکەم. بەسە خوشکێ. منیش دەمەوێت وەکو مرۆڤ بژیم. ئەگەر نا بەهار وس کچێ ناشکوری مەکە، خوا گەورەیە. با پرسیارە بکەین بزانین چۆنە؟ باشە؟ باشە خوشکێ. خوشکێ لێم تووڕەمە بە باشە؟ خۆشم دەوێ. منیش گیانە. ئەمڕۆ دەستم کرد بە کاری ڕۆژنامە نووسی. باوکم نازانێ.
بەڵام بەدایکم وتووە هەمیشە بیر لە تۆ دەکەمەوە کاکە هەرچەندی بیر لە حاڵی تۆ دەکەمەوە ئەوەندە بە جۆش خۆشتر دەبم برای زۆر زۆر خۆشەویستت مەمە ئەوە تۆ چی دەکەی کوڕم؟ وەرەقەکانم لەبەر دەکەم. یەک جار سەیری وەرەقەکە بکە دواتر سەرت بڵند کە و سەیری دەوروبەرت کە ئەوان وەرەقە سەرەکیەکانن یەکەم جار دەوروبەرت بخوێنەوە اینجا وەرەقەکانی خۆت بخوێنەوە وەکو یاری منداڵان. دانیشن دانیشن تۆ لەگەڵ من دەی لێکۆڵینەوەتەیە ئێواز بکشێنەوە دای سەیری کاگرامیس مەکە هیچی پێ ناکرێ ئەمرەکە لەسەرەوەیە چاویلکەی ناوێ ئەو شوێنەی بۆی دەچی پێویستی بەبینین نییە تەنها پێویستی بەگوێیە دەبێت سنوورێک بۆ هەندێک کەس دابنرێ نابێت کەسانێک بە ئارەزوو خۆیان بربەست بخەنە پێشکارەکەمانەوە دەبینن چۆن وەک گوڵەگەنم لەسەر خاک دەتان دوورینەوە وا مەزانە لە بیرم کردووی کوڕە لە بیرت ناکەم چاوەڕێکە ڕۆژێک نۆرەی تۆش دێ چی دەکەی؟ بەگوێ ئەو زابتە دەکەم چاوەڕێم تا نۆرەم دێت دابەشیکە یەکێک دەیان بن دە کەسیش ماوە لێکۆڵینەوەیان لەگەڵ بکرێ حاڵەکە باش نێمامە باوەڕ نەکەم حاڵی ئەو مناڵە باش بێ ئێمە نابێت بەم شتانە بێ هیوابین ڕۆڵام بەم زوانە ژووری بەندکراوەکان جودا دەکرێتەوە سێرکە ئۆمەر وردە وردە دەبێ بە خۆداگات لە خۆت بێ لەوانەیە پێت شاد نەبمەوە باشە ماوە پێم بڵێ چ جیاوازێکی هەیە هەر چۆنە بێ هەردووکمان لەم بینایە ژیانمان کۆتایی دێ وەرە با کەمە لێرە دانیشین سێرکە ئۆمەر ڕێگایەکی دوورم لەگەڵ تۆ بڕیوە بەڵام هێشتا شتێکی کەم ماوە زۆر قسەمان لەبارەی ڕووداوەکەوە کرد ڕۆژی خیانەتکردەکە لە تۆ بەڵام بەوەردی چۆن ڕوویدا پرسیارت لە خۆت نەکردووە مامە هەموو ڕۆژە دەپرسم هەموو دەقیقەیەک هەموو ساتێک سێرکە ڕۆڵم بۆ ئەنجامدانی پیلانی دزیەکی لەم شێوە چەند کەس پێویستە دەزانی 4 یەکەمیان زانیاری کۆ دەکاتەوە بۆ جێبەجێکردنی پیلانەکە ئەو کەسە پێویستە زۆر شارەزای شوێنی دزیکردنەکە بێت بە گوێرەی ڕووداوەکەی تۆ کێ ئەو کەسە جەنگیز
دووەمیان پیلانەکە جێبەجێ دەکا دەبێت کەسێکی جەنگاوەر بێ پێویستی شکا پیاو دەکوژێت شتەی بە پیاو کوشتن دێ ئەو کێیە عەلی باش هاتی ڕۆڵە باشیش دەڕۆی اینجا لە هەر پیلانێکی دۆزەخیدا یەکێک دەبێتە قوربانی چاوی خەڵک هەمووی لەسەر ئەو دەبێ تاوانەکە دەخرێتە ملی ئەو اینجا لەو بینە تاوانباری گەورەون دەبێت قوربانیەکە کێیە منم تۆی کوڕم تۆی تۆی هێشتا کەسێکی تر ماوە چوارم کەسێکە بە درێژایی پیلانەکە بیر تیژە ئاسان ڕووی خۆی بە هیچ کەسێک پیشان نادات هەر کەسە و شتێکی تری پێ دەڵێ هەموو کەسەکان ڕازی دەکات وانە؟ تەواو جوان جوان سەیری نێو چاوانت دەکات اینجا دەتخاتە ناو بۆسەکەوە بەسە ئەوە کێیە ڕۆڵە کێیە ئەوە ئاگری بن هەموو کایەکە کێ ئەوە کێ مامە بەسە چاوت کەوە ڕۆڵە کێیە ئەوە کێیە داوەکەیم پێ بڵێ ئەو ڕۆژە بۆ یەکەم جار عومەردانینە بە شتێک کە هەرگیز لە باوەڕدا نەبووشتی وا بڵێ ئەیشەن ئەو ڕۆژە عومەر ناوی کەسانێکیدا کە دەبێت تۆڵەیان لێ بکرێتەوە تۆش دێ یان نا تۆ بڕۆ من لێرە چاوەڕێ دەکەم خۆی گەر دەزانم تۆ لە من تووڕەی زۆر کاری خراپم کردووە سزام بدە لەسەر ئەوانە چیم لێ دەکەی لێم بکە بەڵام ئەمڕۆ خوشکەکەم نەشتەرگەری دەکرێت لێت دەپاڕێمەوە لێت دەپاڕێمەوە ئەو لە مەترسیەکان بپارێزە هیچی بەسەر نەیە باباتی تاوانەکانی من نەدات دەزانم هەڵەکانی من لێ خۆشبوونی نییە لێم مەبورە لێم مەبورە تەنها خوشکەکەم ڕزگارکە لێت دەپاڕێمەوە ڕزگاری بکە ئەو بێت تاوانە ئەمە دووە داواکاری منە خۆیە بیپارێزە Yes. Bahar, is she okay? Yes. Okay. Thank you. Thank you, doctor. خواهی گرد. زۆر شکر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ ئەوەش مەلیک دڵنیای مەلیکت گرت بێمنەتم لێت چی دەکەی یەک دوو سێ
ئەمەیانت نەبینی و ڕۆڵە ئەم کتێبە چییە؟ شاعرێکی بیانی خۆشەویستیەکی جوانە مەرگراو گوێ بگرن لەم هۆنراوەی ڕۆحم کێ هەیە وەکو من خۆشەویستەکەی بەگەنجی بیکوژێ کێ هەیە دوای چاوتروکانێک عەشقەکەی بیڕوخێنێ چ زاڵمێکە تاوانباری ئەم عەشقە جوانە مەرگە چ تاوانبارێکە ئەو بێوەفا و بێجەرگە عومەر میوان تاتووە کاک سارم چەندی ساڵە من لێرەم قەت میوانم قبول کردووە منی جوان پێگوت گوتی نامی پێ بڵێ ناوی چییە؟ ئەیشان پێویست بوو کە بتبینم بۆ لێخۆشبوونت نەهاتووم من شایانی لێخۆشبوون نیم شتێکی ترسناکەم کرد ئەمەر هاوسەرەکەت چۆنە؟ چەنگیز ئەمەر لە ڕۆژنامە خوێنمەوە مناڵەکەشتان پیرۆزە جان ئەمەر من تۆم هەرگیز بیر نەکەوە وشەی دوای ئەوە بڵێ هەرگیز بیر نەکەوە درۆیشترم لەگەڵ بکەی دەزانی بۆچی؟ چونکە باوەڕ دەکەم دوای ئەو هەموو شتەش ئێستاش دەتەوێت ئەو ڕستەیە بڵێ سێری چاوەکانم بکەی و بڵێ خۆشم دەوێی کە زۆر باشیش دەزانم درۆ دەکەی بەڵام دیسان باوەڕت پێ دەکەمەوە لەبەر ئەوە ئەگەر بۆ ساتێکیش منت خۆشویست بێ هەرگیز هەوڵ نەدەی ئەم ڕستەیە بڵێیتەوە گوێ بگرن لەم هۆنراوەی ڕۆحم کێ هەیە وەکو من خۆشەویستەکەی بەگەنجی بیکوژێ کێ هەیە دوای چاوتروکانێک عەشقەکەی بیڕوخێنێ چ زاڵمێکە تاوانباری ئەم عەشقە جوانە مەرگە چ تاوانبارێکە ئەو بێوەفا و بێجەرگە کەسانێک بە پەنجەی بەتاڵەوە خۆشەویستەکەیان کوشت
بەڵام تۆ بە پەنجەی نیشانەوە منت کوشت خۆزگە بە چەقۆ بمت کوشتایە و زوو ساردت کردمایەوە نەک بتفرۆشمایە و مامەڵەت لەسرم کردبایە ئەوەی دەتکوژێ بە فرمێسکەکانیشی لە مێشکی دەرت دێنێ ئەم کەسانێش هیچ نین چونکە مانای وەفا نازانن ئەمانە هیچن چونکە جگە لە خیانەت هیچی تر نازانن هیچی تر نازانن جگە لە خیانەت